سڵاوتانی بێ بیسەرانی بەڕێز و خۆشەویستی ڕادیۆی سلێمانی ڕادیۆی دەنگی مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی. سڵاو ڕێز بۆیەوە هەموو ڕۆژەکانتان پڕبێت لە میلۆدی و ئاواز و نەغمە و گۆرانی خۆش. خۆشحاڵم لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی هونەرستان بە خزمەتیەوە گەیشتمەوە. بیسەران و بینەرانی پیجی ئارێسوان ڕێز و سڵاوی بەپایان بۆیەوە هەوڵین کە ئێمە ڕۆژەکانتان پڕ بکەین لە گۆرانی مۆزیک بۆی جێگەی ژاوەژاو بگرێتەوە، بۆی ئەم ژیانە بە مۆسیقا و گۆرانی و جوانە ناوی هونەرستانمان لەو ڕۆنگەیەوە بژاردووە. هیوادارین هونەرستان ئەو جوگرافیا بێ ئەو شوێنە بێ بۆ ژیان کە پڕ بێ لە خۆشی و تەبایی و پێکەوە ژیان و ئاشتی و خۆشەویستی بۆ ئێوە. ئەمڕۆ لە خزمەتانین میوانێکی ئەز و خۆشەویست میوانمە لە ناو بەرنامەکەیە کە کاکە ڕێبازە، ئەو گەنجەی کە خەباتێکەکە لە پێناوی هونەر ئاویش ڕۆژانە شەوانە زۆر جار لە ڕێگەی پیجەکەی خۆیەوە لایڤێکە کاتەوە بە دەنگە زوڵاڵەکەی بیسەر و بینەرێکی زۆری هەیە. کاکە ڕێبازیان بەخێ بێ. ڕێباز کاکە ڕێباز، ئێوە من وەک خۆم زانیاریم هەبێ لە خانەوادەکەتانە کۆمەڵی خەڵکی دەنگخۆشەیە، بازان مامتەیە خاڵێ پێشتر منۆم زانی بوو بەس کە حەمەی مینە قەساب کە خاڵی بەڕێستە دەنگی خۆشە، بەس بۆم دەرکەوت پێشەویش کاک لێرش هەر بە هەمان شێوە هەمویان دەنگ خۆشن. زۆر خۆشحاڵم کاکە ڕێبازیان. ئەوی کە من گوێبیستی دەنگی تۆ بم لە تۆنێکی بەرزەوە گۆرانی پێشکەشەکەیت و دەنگێکی زوڵە هەیە، بەس زیاتر کاریگەری هونەرمەندی نەبەر حەمەزا لەسەرەوەیە. وڵای پێم خۆش هەر دەستپێکی بەرنامەکە مادەم وایە بۆی خەڵک بزانێ ئەو بینەر و بیسەرانە کە من کێ لای من میوانە ئەو دەنگ خۆشە بە یەکەوە چینە لای مەقامێکی هونەرمەندی نەبەر حەمەزا. هەموو ڕۆژێ خەمێکی نێنیماو نماو هەموو ڕۆژێ خەمێکی نێنیماو نماو کە شەودادێ زیندانی ڕەخت چێشماو نماو هەموو ڕۆژێ خەمێکی خەمەبێ لە ناکام کە لە سەوتێ جەرگمە برێ ڕۆژ بە ڕۆژ برسێتی ڕووی وڵاتمدا دەپۆشێ ڕۆژ بە ڕۆژ برسێتی ڕووی وڵاتمدا دەپۆشێ ڕۆژ بە ڕۆژ برسێتی ڕووی وڵاتمدا دەپۆشێ سوار بڕۆی سوازی کوردی بۆ ناداوتێ هەموو ڕۆژێ مەدایایەکی لە بەرۆی پیشەی دەنێو هەموو ڕۆژێ مەدایایەکی لە بەرۆی پیشەی دەنێو دایکی شەید بە ناچاری یەخەی پیاس وەیدا
ڕۆژگار سەیرا سەردەم و ڕۆژگار سەیرا زەمن دێت و زەمن دەڕا سەردەم و ڕۆژگار سەیرا سەیرا زەمن دێت و زەمن دەڕا لە وڵاو کەس بە کەسا چێپاڵ پشتینی بێز بێ لەو دەمەیدا ئەبی بەبەستا ئەو خەبات و مادوونەی چەندی ساڵ شێشمان بەنبوونی بۆ هەندێک کەسی جێما بێڕەزدان دەم خۆش کاکە لە دەمە خۆش بێ خۆ سەرکەوتوبی بەڕاستی ڕێبازێکی جوانێ هەڵبژاردووە ڕێبازی هونەرمەندی نەمر حەمەزە هونەری بەرخۆدان هونەری شۆڕش هونەری جوانی بۆ ئەم سەردەمە زۆر کەزەڵێ هەستی کوردایەتی کاڵ بۆتەوە بەڵام من پێچوانەکەی بەڕاستە بینمەوە تاوەکوی بینم لەم سەردەمەشە ئەم هونەرمەندە لاوە دەنگ خۆشە هەمان ڕێچکی هەڵبژاردووە ئەحمەد گۆران کە ئەدمین و بەڕێوەری پێیجی جەلاسەعیە زۆر ڕێزسڵاوی هەیە بۆ کاکە ڕێباز کاکە بەرزاندەلۆ ئەڵێ زۆری سڵاوی هەیە بۆ جەنابە کاکە ڕەوەندتەها کارمەندە دەستۆزەکەی بەشی دەنگ لە ڕادیۆ ڕێزسڵاوی هەیە بۆ بەڕێزێت کاک مەجید زیرەک لە کەلارەوە هونەرمەندە دەنگ خۆشەکە بە هەمان شێوە ڕێز سڵاوی هەیە زۆر سپاس کاکە مەجیدیان کاکە هاوبەشی برامان هاوبەش خەلیل کە هەموو کاتێک ئەتوان بڵم هاوبەشە لە هەموو کار و چالەشەکانمانە کاک بەرزاندەرەوە دەم خۆش سپاس یەکەم ئەحمەد گۆران جارێکی ڕۆ سڵاو لە دەنگە ڕەسانە هانۆ هاوبەش تەمەندرێژ بێت بە هیوای سەرکەوتن بۆ کاکە هانۆ کە بە هەمان شێوە متابعی بەرنامە کاکە ڕێز سڵاومان هەیە بۆ پەیوەندیکردن بەم بەرنامەیە ئەتوانن بە ژمارە تەلەفۆنی 330 پەیوەندی بکەن دیارە پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵایە فەرموو ئەلو بەڵێ بەڕێزەکەم فەرموو کاکە دەزایان شوێنی زۆر سپاس دەکەم بەڕێزی ئەبا کۆنتڕۆڵ پێوی بەڵام زایرم زای جەلالە کاکە زایرجان ببوورە دیارە خەلەلێکی تەکنیکی هەیە کە دەنگەکان پێنەگەشت کاک زایر تۆ کەسێکی دڵسۆز و خۆنەویست و ئەو هونەرمەندە خۆشەویستی کە خۆشەویستی پێش هەموو شتێ ناو دڵی ئێمەی لە ناو دڵمانای ئەنجایی جەماوی کەنە تۆ جوانی کاکە دەزایان تۆی خەمخۆرمان تۆی پشتمان و هەموو تاواکارێکی تۆ ئێمەی تۆ برا گەورە و بەڕێزی ئێمەی کاکە ئەو کوڕە دەنگ خۆشە کاک ڕێباز وایە بەڵێ کاکە زایرجان کاکە ڕێباز عومەر گەنجێکی دەنگی خۆشە لە طبقەی قەرار و جوابە زۆر تەواوە ئومێدەوارم ئەو ڕێچکەیەکی گرتوێتی بەبینایە ماشەڵڵا گۆرانی بێژی هەڵپەرچەمان زۆرە زۆرمان هەیە ماشەڵڵا لاکێتەوە سەر لە گۆرانی بێژی هەڵپەرچەیەک ئەگیرێت لەبەرەوە تۆ ئەو ڕێبازەی خۆ سەرگمەیە ئەو ڕێچکەیە بگرە شێعری جوان مامەسەگاز ئاواز بدا بۆ دابنێ ئاوازانەبی تر یارمەتی بن پشتگیری بکەن بەڕاستی تۆدا هاتووی زۆر جوانت ئەبێ زۆر باشت ئەبێ کاکەم یعنی ناڵێم هەر گۆرانی خێرا مەڵێ یعنی حد الإمكان ئەو طبقەیە دۆزیتەوە چونکە بەڕاستی ئەتوانم بڵێم جێگرێت حەمەد رەزا ئەبیت و خوافیکە تۆش تەمەند درێژ انشاءالله دڵنیا بە سەرکەوتووی زۆر سپاس بۆ ئەو ڕێنمایانە و بۆ ئامۆژگاریانە و دڵنیام کاکە دەزای برام شتێکە حەزەکەم پێی بڵێم وەکو گەنجێک تکای یەکەم توخنی جگەرە و نێرگەلە و ئەو شتانە نەکەوێت با ئەو چۆن و تەبەقە جوانێکی هەیەی دەیتێگنێتی دەستی نەڕات ئێمە دوێنێ جگەرەمانە کە شای سامڕۆ پەشیمانین چونکە هەستەکەین پێمانەوە دیارە لەبەرەوە ئەو نسیحەتەی مامی خۆی لە من وەرگێت گەرە نەچێشە نێرگەرە نەچێشە و هەوڵات سێڵ پێ قورژی خۆی کاتەمرین پێکات دڵنیام انشاءالله داهاتوی زۆر جوان و باشە دەبێت
هەستا کەوتوی و تەندرێز و بەرنمەکەی کە دەزار بەرخودان بێ و سڵاو بۆ ڕادیۆ سلێمانی زۆر سپاس کاکە زاهیرجان سپاس دەکەم زۆر سپاس دەکەم دیارە کاکە ڕێباز ئامۆژگاریەکانی کاکەزایی لەو پەڕی دەسۆزیوتی هەندی گۆرانی وێشترەیە کە هیچێک دەنگی خۆش بێ ئیرەی پێبایە غیرە ئەکایە پێی خۆش نیە بەس ئەو بزانە چەند بە دەسۆزی ئەوێ ئەو قڕگەی تۆ پەروەردە بێت ئەوێ لەسەر ئاوازی جوان بەردەوام بی ئەوێ دوورکەویتەوە ڕاستەکە ئەوە من گۆرانی هەیە بەسەر سناپچات و نازانم سیارەکەی و تایەکانی خولێتەوە ئەم گۆرانانی کە بەرداخەوە تێکەڵاوی گۆرانی کوردی بووە یعنی الله هیوادارم لەوان دوورکەویتەوە ئەم هونەرە جوانە بەردەوام بیت و خزمەتی دەنگی خۆش هەراوامێنێتەوە و هەر پەری پێوی تۆ هیچی نێ بۆ کاکزایر پێی بڵێ وەڵای تا لێرەوە دەستخۆشی لێگەم بۆ ئامۆژگاریانە دەستە خۆش بێت کاکە ئەحمەد گۆران لە هەزاران سڵاو دەستان خۆش بێت کاکە ئازار لەتیفی خۆشەویست و برامان ئەڵە سڵاوتان لێ بێت دەستان خۆش بێت کاکزا ڕێزم بۆ کاکە ڕێباز بەڕاستی دەنگێکی ڕسانی تایبەتە کاکە بەرزان دەلووەڵە ئافرم کاکە بورهانستاری خۆشەویست سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵی هونەری میلی ئەو کوڕە دەسۆزە خۆبەخشەکەڵە دەستخۆشی بۆ کاکەزا و کاک ڕێباز هاوبەش خەریر کەوەکو پێمت هاوبەشی هەموو کار و چالاکی خۆبەخشەکانمانە دەستخۆشی هەیە بۆ بەرنمەکە بۆ تۆ سوپاسیانەکەم ئەو بەڕێزانی کیانێ پێنجی بکەن بە بەرنمەکەەوە ئەتوانن کە گەڵی بۆ هونەرمەندانی چوار پارچە زۆر سپاس کاکە بەرزانجیاڵە بە منەڵێ خوا بدێڵە بە هونەرمەندانی چوار پارچە سپاس دەکەم تۆش تەمەند درێژ بی کاکە بەرزان دەلۆی برا و هاوڕێ خۆشەویستمان کاکە ڕێباز سبێنی ئێمە وەکو کۆمەڵی هونەری میلی کوردستان لە ساڵیادی مامۆستای نەمر محەممەدی ماملێ ئێوارە ئاهەنجێک ساڵیادێک ڕێگە خین لە سنتەری ڕۆشنبیری سەرا بەرامبەری چاخانی شعب کاتژمێر سێ بە بەشداری چەندین هونەرمەندی ناودار عەبدولی ماملێ ئیسماعیلی ماملێ کاک یونسی براقی هونەرمەندی دێرین و کاک ساڵحی چایەچی و چەند هونەرمەندێکی تر هیوادارم ئەگەر بەڕێزشان هەر لامان میوان بن کاکە ڕێباز و سەرجەم ئەو کەسانی کە بینەر و بیسەری ئەم لایڤەن ئەتوانست بێنێ لەو یادەیە هەموو یادەکان و هەموو کار و چالاکیەکانی کۆمەڵی هونەری میلی کوردستان بەبێ بەرامبەر و بە خۆبەخشە واتە بەبێ بلیت و بەبێ هیچ شتێک هەموو کەسێک دەتوانێت بێت یادەکانی ئەمە ببینێ بۆ خزمەتی هونەری نەتەوەکەمان کاکە ڕێبازیان چینە لای مەقامێکتەریا خۆت ئەگەر شتێکت هەیە بڵیت پێمان خۆشە جومان لە دەنگی جەنابەت بێ زۆر لای مقام بوچی ئازادیم دەوێ خوێنم هەنەز بۆ دەست و پێم هەڵقاڵقەی پێڵنم بۆ پڵپڵە و لەرزاونێ هاو لەرزاونێ هاو گەرچی دوژمن وا ئەزانێ من بەدیلی لاڵە بم گەرچی دوژمن وا ئەزانێ من بەدیلی لاڵە بم باش بزاوانێ قونجی زیندانم قوتابی خانێ هاو بیری ئازادیم لە زینداندا فراوانتر ئەبێ بیری
ئازادیم لە زینداندا فراوانتر ئەبێ قور بەسەر ئەو دوژمنەی هیوای بە بەندین خانەیە گرتن و لێدان و کوشتن ئامیری ئازادیە تۆ بوشەستیر و کە لە بچەمنا وەک ئەفسانەیە چەکی شۆڕ ژێری من نووسین و بیر و باوەڕاو ڕاپەڕینە هەڵمەتەی پڕنەعلەتەی کوردانەیە گەر بە ئازادی نەشی مردن خەڵاتە بۆ لەشم نۆکەری سەردانەوە کاری نامەردانەیە قانعم ئەمڕۆ لە زیندانە بە ئازادی ئەژین قانعم ئەمڕۆ لە زیندانە بە ئازادی ئەژین 100,000 لە دلەوەی نۆکەری بێگانەیە بێگانەیە ئای ئای دەم خۆش کاکە ڕێبازیان دەمە خۆش بێت دەم خۆش دیارە پەیوەندیێکمان لەگەڵای کاکە ڕێباز دوایی ئەمەوە خزمەتە بۆ تەواوکردنی گفتوگۆکەمان سڵاو لەبێت کاک دەجێژام کاتەوە باش زۆر ڕێزمانێ بۆ سڵاو لەبێت جانەکەم قسەشم بۆ ناکرێ بەڕاستی دڵم پڕ بۆ چۆن برایەکم شەهیدە ڕێگەی ئازادی کوردستان بەڕاستی بۆ مەقامات زۆر دڵم پڕ بوو ڕۆحی شاد بێ بەڕاستی خۆشم هەر لە ناخەوە دڵم پڕە بێ بە بیستنی هەموو ئەو مەقامە شۆڕژێرانی کە ڕۆژێک لە ڕۆژان هەموو بیرەوەریمان هەیە لەگەڵیا خۆمە ویستم ئەو پرسیارە لە برادر شەهیدانی ڕێگەی ئازادی کوردستان شاد بێت هەزار جار جانەکەم دەستخۆشی بۆ مامۆستا بەڕێزا بەڕاستی یعنی وای لێ کردم تەلەفۆن بکەم نەمتوانی خۆم بگرم دەستان خۆش بێ نمونەتان زۆر بێ بەڕاستی بەرنامەکانتان جێی دەستخۆشیە زۆر سپاس جانەکەی من ناوی بەڕێستمان نەزانی من هاوکارم کاک هاوکارجان یەک دینە ڕێزمان هەیە بووە ڕۆحی ئەو شەیدە شاد بێ ڕۆحی هەموو شەیدان شاد ماوەتی براگەشم هەر ماوەتیە شەهیدە ڕێزمان هەیە بۆ گڵکۆی براکەت سەرمان دانێنین ئاسی شەیدانە دەستان خۆش بێ با زۆر لە کاتان نەگرم میوانی بەرنامەی داهاتوومان چی ئەبێت میوانی بەرنامەی داهاتوومان نە دوو کەس دە بەرنامەیەکی چند هونەرمەندی نەتەوەکەمان کاک ناسر ڕەزازی و دوای ئەوە خاڵی ئەم کاک ڕێبازە کاکە حەمەمی نەقەساب یەکێکە لە میوانە خۆش بێ دەستان خۆش بێت سەرکەوتوو سەربرازن زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاکی مۆنتێری سپاس بۆ توی بەڕێز جانەکەم زۆر ڕێزمانێ بۆ جان سپاس دەکەم سپاس چاولێ کاکە ئەو هونەرەی کە بەناخی خەڵکات چۆتە خۆرە من ئەمی زۆر پرسیارە لە بەڕێز بکەم ئەو کاکەمان تەلەفۆنەکەی کرد زۆر خۆشحاڵ بکە جۆمان لە دەنگی بوو سەرمان دانێنین ئاسی شکۆداری شەیدە سەربەرزەکانمانە منستم پێت بڵم ئەم مەقامانە کاتی خۆی چەند کاریگەری هەبوو ئایا تۆکو گەنجێک چۆنە مەقامانەی حەمەزە کاری تێکردی ئایا هیچ کاتێک ئەو مەقامانە وای لێ نەکردی بچیتە سەر ڕێچکەی کوردایەتی وەڵای کاک جەزانجا شتێکی جوانمان هەڵبژاردووە بۆ مقامانە هیواداریشی نەر ئاوا پەرەی پێبین هەرۆن نەبێ بڵین ئەمانەوە هونەرەکار بمێنێتەوە ئەوە نەبێ بڵین مامۆستا خۆی کۆچی کردو خۆی هەرماوە پێجی مامۆستا بەکر ئاسکۆڵی هونەرمەندی میلین ڕەستان ئەڵێ دەستخۆشتان یەکەم زۆر سوپاس دەکەین دیارە زۆر کۆمنت هات و کۆمنتەکانم بەڕاستی لە بەرچاوون بوو داوای لە برنیان یەکەم کە من یەکێکە نەمتوانێت جوابی هەموو کۆمنتەکان بەمەوە بۆ پەیوەندیکردن بەم بەرنامەیە توان ڕاستەوخۆ تەلەفۆن بکەن بۆ ژمارە تەلەفۆنی 053
300 یا بە کۆمنت هەست پێشنیار و داواکاریەکانەیە منی خوێنمەوە کاک بەرزان داوای گۆرانی بیبی خانمی کردو ئەتوانی پێشکەشی بکەیت کاک بەرزان دەرەوە ئامادە نەکردووە داوای لێبوردنەکەین کاکە بەرزانجان دیارە کاکە ڕێباز ئەو گۆرانی ئامادە نەکردووە لە ڕاستیا و مەقامەی تریش لە تەبەقەی ترەوە من ئاسم کردو چکە ڕاستەخۆیە کاکە ڕێباز پێسی بۆ شەیە کە بەتەواوی زیاتر لەسەر مۆسیقا هەرچەنە من هیچم زۆر لەگەڵ کردووە ئەبێ زیاتر ڕابێت من خۆم تەکلیفی مەقامی پاکانم هەیە بۆنێتە دڵمان پڕ بێ بۆ وڵای کاکە بەرزانجان پێم وت جایتە داوا کاتەڵە بیبی خانممان بۆ بڵێ بەس ڕەنگە لەبەری نەبێ ئەو کاکە حەمای مینە قەساب زۆرە مەقاممان بۆڵێ خاڵی ئەو ئینشەڵا لە بەرنامەیەکە تەکلیفی دەکەین کە ئەو گۆرانیمان بۆ بڵێت من خۆم وەکو گەنجێک لە هەموو ژیانما ئەو سەردەمانە بیرەکەێتەوە کە بە مەقامەکانی حەمەزا زیاتر ئەمتوانی کە بچمە سەر ڕێبازی کورداتی هەڵبژێرم هەموو کاتێک ینی کە گوێبیستی مەقامە شۆڕژەکانی هونەرمەندی نەمر حەمەدزا بووین ئێمە گیانی بەرخۆدان و گیانی شۆڕش و گیانی خەبات لە ناخمانە دروستە بوو کاکە ڕێباز بۆ مەقامێکی پاکانەمان پێشکەش ناکەیت بەسەر گەرچی شوێر بووم بەڵام بە چاوی دڵمەوە بۆ لەداوتوم مەگەر نازانی ڕێزیندان بە چاوی دڵ بەدیەکرێ هەناو بەندی جگەرم خۆ بیردێ کە مناڵ بووی دەمکردی تەقەڵات وشکان دەستە نەرم و نۆڵەکانت لەسەر و پرسم بەسەر و حەباشڕم ئاڵان ئەگوڕەڵای ئەستاکەش هەرەو پرچانن بەڵام سپین وەنوان نەبووی بۆنینەوە وەڕەوە بوونی تۆ بۆژین چاوەکانت شەربەتی زیندەگانی بووە وڕووگاڵت بەرنشای مغانی بوو وەڵاو تەڕامێناوی لەگەڵ دەریای بێداری ژیان بووی بە شێرێ لە مەرگێ نەترسی بۆ ژیان مەبەسیە فراوان بێ ڕزگاری بێ وەکش گەلان ئێستایە کوڕەکەتم لەلایە شەوان شەوان بەدەم لەیلایەوە بەڵێم جەریکەکەم لایە هەرە گیانە خەمی کۆرپەت مەخوا
بد مخوا لا لا بدك ما حزباب شبنا لك كبيا باوكاو حزباب شبنا لك كبيا باوكاو او بشبينا يا الواسراو بختي سوريين سراو كاركان يا ودواوكو لسنجي كبتم هالبسو باب وليان كم وكشمامة بغير خيش برنس بابا نسو بابا نسو آي 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 أيدا دەمخۆش کاکە ڕێبازیان دەستخۆش زۆر سپاس بۆ ئەو مەقامە خۆشە بۆ دەنگەزواڵە بێگومان ئێستا ڕۆحی حەمەزە شادە بەوەی کە کۆنگرەی یەکێتیە بەسترێت و یەکێتی نوێ بێتەوە ڕۆژانێک بوو بەم مەقامانە کوردایەتی و یەکێتی و خەبات و شۆڕشی نوێ لە جۆش و خرۆشا بوو هەڵمەتمانە بر بۆ سەنگەرەکان پێشمەرگە خارەمانەکان یەکێتی ئەو یەکێتی کە لەسەر ڕێبازی مام و لەسەر ڕێبازی شەیدانی سەرکردە ئەمڕۆ ئاکامەکەی خۆشبەختانە ئەوەیە کە سوپاس بەخوای گەورە یەکێتی بە نوێبوونەوە بە بەرجێکینەوە لە ڕۆژانی داهاتووە بە نەیاران و بە هەمووانە کە گریان لەسەر مەرجی یەکێتیە کرد یەکێتی نوێ بێتەوە بە یەکێتەکەی جاران کاکە عوسمان محەممەد الله هەزار سڵاو لە خۆت و میوانە بەڕێزەکە زۆر سوپاس کاکە عوسمان گیان کاکە بەرزان دەلۆ هەر داوای بیبیخانمەکە خۆزگە ئەگەر بیتوانێت کاکە ڕێباز من تکای یەکەم کە بتوانێت داواکارەکە و جەبەجەکە کاکە ئەحمەد گۆران دیسانەوە ئەوی کە بەڕێوەری پیجی جەلاسایی ئەڵە مامۆستا جەلاسعید هەردەم مامۆستا حەمەد زای بە پیاوی شۆڕژێر و ئەوە هەژمار کردووە بێگومان هەروایە پێشەنگ ئەلەوەی گیان لەو دەنگە خۆشە سوپاس بۆ کاکە پێشەنگی خۆشەویست دیارە پەیوەندێکمان لەگەڵایە لە خزمەت یابین فەرموو پەیوەندەکە بچراوە داوای لێبوردنەکەین هەر کەسێک کە بێ پێوەندی بکە بەم بەرنامەیەوە هەر بەڕێزێک هەر پرسیارە جێبێ لە میوانە بەڕێزەکەم ئەتوانێت تەلەفۆنکە بۆ ژمارە تەلەفۆنی 053 330 ئەم بەرنامەی بە شێوکی ڕاستەوخۆ هەموو ڕۆژانێکی یەکشەمە لە دوای کاتژمێر 12 نیوەڕۆ پێشکەشەکرێت بە مەبەستی بەسەرکردنەوەی هەندێک لە هونەرمەندە دیارینە ناودارەکان وەکو لە تایتڵەکەمانە هەیە و هاوکات ناساندنی هەندێک لە دەنگە ڕەسەنەکان ئەو دەنگە جوانانی کە ئێستا هەیە کاکە مەریوان ستارە ڕستاوتان لێ بێت لە کاکە ڕێباز و لە منیشی سڵاو کرۆ زۆر سپاس کاکە مەریوان گیان زۆر ڕێزمانێ بۆ کاکە مەریوان کاکە ڕێباز لە براکانە لە خاڵەکان تەبیستووە بۆچی ڕێبازی حەمەزات هەڵبژاد و ئایا هەر لەو ڕێبازەیە لە یا مەقامەکانی تری ژەڵی کاریگەری حەمەزای نەمرێ لەسەر من یەک داواکاریم هەیە بۆ بەڕێزە تەوان زۆرجار لەگەڵ خانەوادەی برا و هاوڕێی دێرین و برا گەورەم و ئەتوانم بڵم سیمبولی هوەری مەقام و گۆرانی کاکە حەمەدزای لەگەڵ برازە خۆشەویستەکانم کە کاکە هوەرەوە قسەم کردووە خوازێر نەو کەسانی کە گۆرانەکانی مامۆستا حەمەدزاڵێنەوە شعرەکان دایمەوەکو خۆی زۆر ئەو شتەشم بەجەنا بتووە زۆر ئاگاداری هۆنراوە بە هۆنراوەکان بۆ خۆی بڵێتەوە دەنگەکەەوە بەدەست خۆت نییە ئەو دەنگە چی هەبێت کە خۆی گەورە ئەی بەخشێ و بەهرەیە ئەو دەنگەیەکە هەیە و دڵنیام دەنگی تۆ زۆر کاریگەری هەیە و زۆر چێتەوە سەر هونەرمەندی نەمر حەمەزە بە سیوادارم شعرەکان هەموو کاتێک پەیڕۆ بکەیت و زۆر ئاگات لەوە بێت بۆ داهاتوو هەموو کاتیانی من هیچێکم لەوانەیە زۆر تەمە ناکەم بۆکو ئەستێرێکی زۆر ناودار بوو بینەوە زیاتر توانی بایەق بە شعر و بە هۆنراوەکان بێت زۆر باشە حەزەکەی بەبێ مۆسیقا خۆت شتێکمان پێشکەش بکەی زۆر ئەو شتا بینم ئەگە خۆت بە دڵی خۆت زۆر جادانیشی شەوان لای بێکیتەوە چ شتێکمان پێشکەشەکە کە من توانیم بۆی نەبەستێتەوە بە مۆسیقاکی منەوە بە تەواوی ئازادی خۆت مەقامێکمان پێشکەش بکەی ئێمەش پێشکەشەکەین بە هەموو بینەرانی پێجارەسۆن و بە هەموو بیسەرانی ڕادیۆی
مەڵبەندێکی ڕێخستنی سلێمانی بەس پێشەوە پێم وا بێ پەیوەندیەکمان لەگەڵایە ئەتوانی تۆ مەقامەکەمان پێشکەشکەی بۆی کە دوایەگەڕێنەوە بەلای پەیوەندەکە کاکە ڕێبازیان ئەگەوتە ڕێ هەوری پەڵەی پاراوتر بە فرمێسکی باوەی بە پەلەی لاوەی گەرمەسێر تیژ ڕۆی بە پەرۆش بوو بۆ سەر چیاو بۆ سەر پوشی زەرد هەڵگەڕاو جاران چیاو جارانی سۆس سەر رازاو بە مرواوری بە شەو نمی بەهاری لای کوردەواوری جاران هاژە و ڕوە و پاو کۆز بووم ڕۆژگار کورت و چاوی خەواڵووی وەنەوز بووم شوان کۆڕیشە و گەرم کرد بوو بە فیشم شاڵ جوڵە یاز بە دەماوری هەست و خەیاڵ پاشان نۆبەی بەستەی دەمی هەرزەکان بووم ئامان ئامان سروشتی کردگاورم بووم هەموڵاتە پیت و پرساماناو جێگەی کورد بوو پڕ بوو لە شەقی پیاواناو مردم ئەگەرم جاورە بێتۆ نەچم شەرتە هەتا ئەم خواوەڕە بێتۆ بلایم کوێرە هەڵڵایە بەڕۆی کاو مژەم ئەڵێ بزماوەڕە بێتۆ تەمە خۆش بێت ئەو دەرە حەزم کرد بە بێ مۆسیقا وەکو چۆن شەوان لایڤەکان دەکەیتەوە بە ئازادی خۆت یان شتێکمان بۆ بڵێ دیارێمە وردە و دەنزیکە بینەوە لە کۆتایی بەرنامە بەس مەقامێکی زۆر جا کاریگەری بە ناخمان چێتە خۆرەکە بۆ شەی دەڵێ بڵێن کوڕم ڕۆژەکەم بۆ شەی و کوفنەکەی ئەوە زۆر جا کەوتوتە زۆر کاریگەری لەسەر من هەبوو ئەومان بۆ ئامادە بکەیت بەڵام پێشەوە من جارێکتە بانگوازەوەکەمەوە کە سبەینێ کاتژمێر سێ لە سنتەی ڕۆشنبیری سەرا کۆمەڵی هونەری میلی کوردستان و سنتەی ڕۆشنبیری سەرا و ماڵێکی تووری سۆفی کەریم بە بۆنەی ساڕۆژی کۆچی هەتا هەتایی و کشانی ئەستێرەی دیاری هونەری نەتەوەکەمان مامۆستا محەممەدی ماملێ ئێوارە ئاهەنگێک بۆ بۆنێەوە ڕێگەخرێت دیارە یادی هونەرمەندان هەموو کات لە شێوەی ئاهەنگ و لە شێوی فستیڤالە بەڕێوەچێت کە بە بەشداری چەندی هونەرمەندی ناودار کاک ساڵحی چایەچی هونەرمەندی دیێرین یونسی بەڕاقی عەبدولی ماملێ کاک ئیسماعیلی ماملێ بەیەکەوە ئێوارێک پڕەکەین لە یاد و یادەوەری هاوکات نمایشکردنی فیلمێکی دوکۆمنتاری لەسەر یادە کۆنەکان نمایشەکرێت کاتژمێر سێ لە سنتەی ڕۆشنبیری سەرا بەرامبەری چاخانی شعب لە نۆمی دومی بازاری عەسری کاکە ڕێباز تۆ هیچ تێ بۆ بیسەران و بینەران و ئەوانی کە هەواداری دەنگی تۆن دەسوچاوی و خۆشەویستانە خۆش بە دایک و کۆمەڵەکانیان بە تەلەفۆنەکانیان هاوبەشخەلی جایتر سڵاو ڕێزی نردووە کاکە بەرزاندەلەوە دڵ و ڕۆح و کۆمەڵەشتی نردووە و هاوکات باسی نوێبوونەوەی چێتیەکات ناومەڵبەنج خۆش بێ و هیوادارم هەر پێشکەوتوو بێ و هەر سەرکەوتوو بێت مادەم وایە بەیەکەوە چینە لە ئەم مەقامە کە دیاری بەنامەکەمانە دووە بە دوایە کۆتا بەنامەی ئەم ڕۆهێنین هیوادارین ئەم مەقامەش بە دڵی هەموو بینەران و بیسەرانی بەنامەی هونەرستان بێت لەگەڵ ڕێزمان.
پەیمانم داوە بەم کوردستانە بە خاک و خۆڵی ئەم نیشتیمەوانە ئەبیایە بکەمە لە نێو سەنگەردا لە بەینی ولەو فەم و بەردا خواوە واڵەم یاش برژایە لەسەر برینم خوێن لێ گیرساوم ئای بە چاو بیبینم ئای خوێن لێ ڕژاوم بە چاو ببینم هەر پێنجێش مەرگە بم شەرتە تاو مردن سرم شوەر نەکەمای ئای لە ئاستی دوژمن باڵندە باوە بێن بۆ سەلاشەکەم خڕێ بێ ئێسک و وردە خاشەکەم ناڵم تێکەڵ بێ لەگەڵ شەوە سەنگەیە دەستم بەڵاگرم ئای لە پیلکەی تفاون جلە خاکێکەمە بەخمیان سوورکراو با برزیە لە ژێر زەردەی خۆرەتاو هەر پێنجێش مەرگە بم شەرتە تاو مردن سرم شوەر نەکەمای ئای لە ئاستی دوژمن ئەواجە دێڵم ئەیدایە بەعمری 21 ساڵە لە بنجۆری شەدەلاتم وەکو لالە و گوڵیژاڵە لەسەر تابوتەکەم بڕێژە ئەشکێیە وەک زەبروو بڵێ کوڕم ڕۆڵەکەم لەسەر تابوتەکەمە بڕێژاو ئەشکێ وەک زەبروو بڵێ کوڕم ڕۆڵەکەم شەیینی دەو کفنەکەیاڵە بەدەنگی بەرز و پڕ لە سۆز بەم زوارە بۆم بگری
بقات الإخوة أنا صدري وناو رجعوا نديد ماوي هنقر من خوا شمست بميدايا هنقر من خوا شمست بميدايا بياتي من ابو زهري بتولاي كل برم لا جاي من ناس قاعدة مخاولة مخاولة دايا توبوتي من الدخيل بخوشي خوات بوائي يا ابو قليكون ومن يا ابو قلم ومن وقلم ومدن بكون خوايا كري خوايا كري درياي يسير درجاو سپاس بە ئامادەبوونەکان. قوربانم سپاسەکەم. من سريكم نازكا